ئێرە بارەگای حیزبی ئەمانەیە لە خانەقین کە ماوەی چەند مانگێکە ئەم بارەگایە کراوەتەوە و سەرجەم ئەندامەکانی کوردن. لوقمان باجەڵان کەسی یەکەمی حیزبەکەیە لە دیالە، بانگەشەی دروستکردنی هێزێکی 5,000 کەسی لە دانیشتوانی پارێزگاکە دەکات. واللهی بەلە مانگێک ئەمین عام ئەمری پێمان کرد وتی قووەتێک ئەمنی دروستکەن لە 1000 تا 5,000 کەس لەبەرەوە ئەمان دیالە چونکە ئێمە وەک حەزب کە مدیر مەکتەب دیالە و حەزبی یعنی عام دیالەین بۆمان هەیە تەشکیلیکردن لە دیالە. حیزبی ئەمانە حیزبێکی عراقی شیعیە، بەشێک لە هێزە کوردیەکان پێیان وایە ئەمە هەوڵێکی نوێیە بۆ ڕاکێشانی کوردانی ناوچە کێشە لەسەرەکان بەلای بەغدا و دوورخستنەوەیان لە کورد. دەرخستەی قومیەتی خۆی دەرەکات بۆ خەڵک و ئەوەیشە لەوە ئەگەر لە قومیەتێکی ترەوە وجهە نەزەرێک هەبێت بتوانێت نزیکتری کاتەوە لەبەرەوە تعاملی لەگەڵ عەرەبە زۆرتر ئەبێت دوایی بۆ کوردەکانیش باشترە کەسێکی کورد لەم ناوچانەیە تێگەیشتووتر بێت لەگەڵیانە. بارەگای حیزبە نوێیەکە جمەی دێت لە گەنج کە زۆرێک لەو گەنجانە خوازیاری دامەزراندنن. بەرپرسە کوردەکەی حیزبی ئەمانەش دەڵێت تا ئێستا 500 کەسیان بۆ هێزە تازەکەیان ناونووس کردووە. بەس دوای ئەوە کە تەشکیلمان کرد قایمەکە ئەچێتە کوێ ئەچێتە سەر وەزارەی دیفاع لە سەر وەزارەی دیفاع موافقەتێن و تەشکیلی ئەمنەکان کەندی فەوجە تەشکیلەکەین مەسە فەوجە لە جەلەولا دانین یەکێ لە سعدیە دانین مەسەلەن دیالە دانین قەرەتەپە دانین خانەقین دانین هەموو شتێ تەوزیعکەین. هەوڵدانی عێراق بۆ ڕێخستنەوەی کوردانی ناوچە کێشە لەسەرەکان لە چوارچێوەی حیزبە عێراقیەکان لە کاتێکدایە کورد بەغدا بە هەوڵدان بۆ لاوازکردنی پێگەی لەو ناوچانە تۆمەتبار دەکات. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، پارێزگای دیالە.